نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. سێتعریزەکەی حەزرەتی ئیبراهیم. مادام باز لە عیسمەتی حەزرەتی ئیبراهیم دەکەین، جێخۆیەتی لێرەدا هەڵوێستە لەسەر ئەو سێ درۆ ڕاستتر بڵین ئەو سێ تعریزە بکەین کە دەدرێنە پاڵ ئەو پێغەمبەرە مەزنە، چونکە تەوەری بابەتەکەمان بە شێوەیەکی گشتی عیسمەتی پێغەمبەرانە عەلەیهی سەلام. جامادام درۆ گوناهێکی گەورەیە کەوا بوو حاشا درۆکردنی پێغەمبەران پێچەوانەی عیسمەت و متمانەداریەکەیانە. بەڵێ درۆ دەستەواژەیەکی کوفر ئامێزە و لەو دەروازانەدا جێی نابێتەوە کە نوری ئیمان ئاوەدانی کردوونەتەوە. پێغەمبەری سەروەرمان صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی پیرۆزدا دەفەرموێ ئیبراهیم لە هەموو تەمەنیدا سێ کیذبەی بەسەر زاردا هاتووە. وشەی کیذبە کە لە دەقەکەدا هاتووە بەمانای درۆ نایە بەڵکو بەواتای تعریز دێ. بەڵێ لەوانەیە ئەم لێکدانەوەیمان لە ڕووی زمانەوانیەوە بە تەکەلوف و زۆر لە خۆکردن ببینرێ، بەڵام لە کۆتاییدا لە ڕوانگەی ئەو واتایی کە مەبەستە پڕ بە پێستی خۆیەتی. ئەمەوێ ڕای ئەوەی کە لە سەروبەندی لێکدانەوەی بابەتەکەدا ئەم لایەنە بەڕوونی دەبینرێت. دەبێت زۆر بە وردی سەرنجی دەربڕینەکە بدەین، وەک چۆن ناکرێت بەرامبەر حەزرەتی ئیبراهیم بوترێ درۆی کرد، بە هەمان شێوە ناشتوانرێ بوترێ کە مەبەست لە مشەیە کیذبە ئەو واتایەیە کە لە فەرهەنگەکاندا بەرچاو دەکەوێت. هەرچەندە ئەو شتانەشی دەیڵین ڕەنگە لە سەرەتا داوا دەربکەون کە پێچەوانەی ڕاستی بن، بەڵام پاشکەمێک سەرنجدان و وردبوونەوە دەردەکەوێت کەوتەگەلێکی ڕاست و دروستن و پێیان دەوترێت تعریز. سەروەرمان جارجار گاڵتەی دەکرد، بەڵام ئەوەی دەیوت هەردەم ڕاست و دروست بوو. بۆ نمونە بە حەزرەتی ئەنەسی فەرمووە ئەی خاوەن دوو گوێ. بێگومان حەزرەتی ئەنەس ڕەزای خوای لێبێ خاوەنی دوو گوێ بووە. جارێکی تریشان بە ئافرەتێک دەفەرمێت ئەی ژنی ئەو کابرایی چاوی سپیایی تێدایە. ئافرەتەش لە بەرامبەر ئەمەدا دەڵێ یا ڕەسوول الله چاوی مێردەکەم سپیایی تێدا نییە؟ پێغەمبەری سەروەریشمان ئاماژە بەو ڕاستیە دەکات کە لە دووتوێی گاڵتەکەی دایە و دەفەرمێ چاوی هەموو مرۆڤێک سپیایی تێدایە. جارێکی تریشان ئافرەتێکی پیر هاتە خزمەتی و داواکاریەکی لێی هەبوو. ئەی پێغەمبەری خوا دوعام بۆ بکە تا بچمە بەهەشتەوە. پێغەمبەری خوش بە گاڵتەوە فەرمووی مەگەر نەتزانیوە پیران ناسنە بەهەشتەوە؟ لەبەر تێنەگەیشتنی ناوەڕۆکی گاڵتەکە دایە پیرەکە بە مۆڵامە زویر و دڵتەنگ بوو. لەو کاتەدا کە دەیویست بچێتە دەرەوە پێغەمبەری خوا سوعبەتی ناو قسەکانی بۆ ئاشکرا کرد و ئەم جارە خەندەی خستە سەر لێوی دایە پیرە. پیران بە پیری ناسنە بەهەشتەوە بەڵکو بە گەنجی دەچن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام تەنانەت کاتێک سوعبەت و گاڵتەشی دەکرد زۆر ئاگاداری ئەو وشانە دەبوو کە بەکاری دەهێنا. بەڵێ ئەو مەقامەی ئەو زاتانەی تێدا بوو تەنانەت بە ناوی گاڵدەشەوە جێی درۆی تێدا نەدەبووە. ئەوان پێشڕەی مرۆڤایەتین و لە پایەیەکدان کە لە هەموو جوڵە و بزاوتێکیاندا دەبنە نمونە و چاویان لێ دەکرێت تاکە وشەیەکی پێچەوانەی ڕاستی لەو وتانەی لە زاریان دێتە دەر. با گاڵتەش بێ بەسە بۆ ئەوەی غیرەت بداتە بەرکەسانی دی بۆ دەستدانە درۆی جددی و گەورە. دیارە بوونە سەرمەشق و نمونەیەکی خراپی لەم جۆرەش هەرگیز لەگەڵ سروشتی پێغەمبەراندا یەک ناگرێتەوە. حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەلام هەر لەو ساتەوەی چاوی بە دنیا هەڵێناوە حەنیف بووە، دوژمنی بت بووە، بگرە بەر لەوەی بە ئەرچی پێغەمبەرایەتیش ڕابسپێردرێت هەر ئەو بربەرەکانەی بت و بتپەرستی کردووە تا ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان لە ناخی خۆیدا بڕیار دەدات سەرجەمی بتەکان تێک و پێک بشکێنێ. بیر و باوەڕی باوی ئەو سەردەمە بە جۆرێک بووە بۆ لێکدانەوەی ڕووداوەکان تەماشای ئەستێرەکانیان دەکرد. لە جوڵە و جێگۆڕکێ جۆر بە جۆرەکانی نێوانیانەوە حکمی جۆرا و جۆریان بۆ خۆیان دادەتاشی، چونکە بە گوێرەی بۆچوونی ئەو ڕۆژگارە خواوەندەکان لە ئاسمان و لە نێو ئەستێرەکاندا بوون. ئەوەشی دەسەڵاتی بەسەر مرۆڤەکاندا هەبوو، بە بۆچوونی ئەوان دیسانەوە هەر ئەستێرەکان بوو. حەزرەتی ئیبراهیمیش بە گوێرەی بۆچوونی باوی ئەو سەردەما دەڕوانێتە ئەستێرەکان، بەڵام ئەم ڕوانینە تەنها بە مەبەستی قایلکردنی کەسانی دەوروبەری و بەدیهێنانی بۆچوونە بنەڕەتیەکەی خۆی بووە. دەنا حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەلام هەرگیز وەک گەل و هۆزەکەی بیری نەدەکردەوە. باش ڕوانینە ئەستێرەکان اینجا دەفەرمێت ئینی سەقیم و من ناساغم. ئەمە یەکەم ڕوودا و یەکەمین تعریزە. خوایار بێت پاشکەمێکی تر پەردە لەسەر هۆکارەکەی دادەدەین. دووەم تعریزیش ئەمەیە بتەکان دەشکێنێت و تەورەکە دەکاتە ملی گەورەکەیان. کاتێکیش لێی دەپرسن
چێ ئەم کارەی بەسەر خواوەندەکانماندا هێناوە ئەویش بتە گەورەکەیان نیشان دەدات و دەڵێ بەڵکو کردوێتی ئەوە گەورەکەیان بزانن ئەو دەڵێکی. حاڵەتی سێمیان ڕاستەوخۆ لە قورئاندا باس نەکراوە، ئەویش ئەوەیە کە بە خێزانەکەی دەفەرمێت ئەگەر لێیان پرسیت تۆچێی بڵێ خوشتی ئەو. جایدی ئەو سێ تعریزەی حەزرەتی ئیبراهیم وتونی بریتین لەمانە. ئێستاش با ڕۆشنایی زیاتر بخەینە سەر هەر یەکێک لەم ڕووداوانە تاوەکو عیسمەتی ئەو پێغەمبەرە مەزنا لە سیمای ئەم ڕووداوانەشدا بخوێنینەوە. من ناساغم. یەکەم ڕووداویان لە قورئانی پیرۆزدا بەم شێوەیە باس دەکرێت. وَإِنَّ مِن شِيعَتِهِ لَإِبْرَاهِيمَ إِذْ جَاءَ رَبَّهُ بِقَلْبٍ سَلِيمٍ إِذْ قَالَ لِأَبِيهِ وَقَوْمِهِ مَاذَا تَعْبُدُونَ أَئِفْكًا آلِهَةً دُونَ اللَّهِ تُرِيدُونَ فَمَا ظَنُّكُمْ بِرَبِّ الْعَالَمِينَ فَنَظَرَ نَظْرَةً فِي النُّجُومِ فقال إني سقيم فتولوا عنه مدبرين. ئیبراهیمیش بێگومان لە پەیڕەوانی ڕێگەی ئەو نوح بوو. ئەوە بوو بە دڵێکی پاکەوە هاتە خزمەت پەروەردگاری. ئیبراهیم بە باوکی و گەلەکەی وت باشە ئەوە ئێوە چی دەپەرستن؟ ئاخر ئێوە چ گومانێکتان هەیە لە پەروەردگاری جیهانیان؟ ئەوسا چاوی هەڵبڕی بۆ ئاسمان و تەماشایەکی ئەستێرەکانی کرد و وتی من ناساغم. ئەوانیش بەجێیان هێشت و ڕۆیشتن. وەختێک حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەلام دەڵێت من ناساغم، لە ڕاستیدا مەبەستی لەو حاڵەتە بووە کە بووە مایەی ناڕەحەتکردنی. ئاخر ئەو هەر لە لەدایکبوونیەوە لە بدەکان بێزار بووە، هەتاوەکو ئەو بتانەشی لەناو نەبردایە لەوە نەدەچوو ئەم ناڕەحەتیەی بڕەوێتەوە. ئەو فەرمووی من ناساغم. ئەوانەی دەوروبەریشی وایان زانی بە جەستە نەخۆشکەوتووە و بیمارە، بۆیە بەجێیان هێشت و ڕۆیشتن. حەجی ناسوور بوون لەسەر ئەوەی لەگەڵ خۆیان بیبەن بۆ بۆنە ئاینیەکەیان. هەرکە ئەوانیش دەڕۆن یەکسەر دەکەوێتە وێزەی بتەکان و بەمەش هۆکاری ڕاستەقینەی ناڕەحەتیەکەی دەردەخات. ئەوەندە هەیە لێرەدا حەزرەتی ئیبراهیم پەنای بردە بەر تەعریز و وشەگەلێکی بەکارهێنا کە ئەوان بە شێوەیەکی تر دەی تێبکەن. بەڵام دەبێ ئەوە بزانین کە ئەو کەرەستە وێژەی یانەی بەکاری هێناون بە هیچ شێوەیەک درۆیان تێدا نەبووە. تەنها ئەوەندە هەیە ئەوانەی لە ئامانجی حەزرەتی ئیبراهیم بێ ئاگا بوون بە هەڵە لی تێگەیشتن. جاخۆ ئەگەر ئاسی تێگەیشتنیان هێندە پەست و کۆتا نەبوایە ئەوا گوێیان بۆ حەق دەگرت و لەو قسەیەش تێدەگەیشتن. بەڵێ وابوو تەمەنێک پێداگیریان کرد و سەرسەختیان نواند بۆ تەنها ڕۆژێکیش چییە گوێیان بۆ حەق و حەقیقەت ڕانەدێرا. ڕاستیەکەی هەڵەی سەرەکیش هەر لێرەوە سەرچاوی گرتبوو. دەربڕینەکەی حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەلام تعریزێک بوو، بەڵام ئەو ئەوەندە سەرڕاست و دروست بوو ئەم تعریزەی تەنانەت لە مەحشەریشدا لە ڕووی ویژدانیەوە ناڕەحەتی دەکات و بەوانەی کە بۆ شەفاعەت دێنە لای دەفەرموێت من لە ژیانمدا 3 جار درۆم کردووە، هەر بۆیە شایستەی شەفاعەتکردن نیم. جا ئەگەرە واقعە لە بەرچاو بگرین کەوا جوامێرانی مەیدانی خزمەتی ئەمڕۆکە چگەرەکە کەسانی تر بە نمونە بهێنینەوە ڕۆژی چەند جارێک خۆیان بە ناچار بزانن یان نا. تعریزی وەک من ناساغمیان بەسەر زاردا دێت کە حەزرەتی ئیبراهیم لە هەموو ژیانیدا تەنها 1 جار بەسەر زاری داهاتووە. لەو باوەڕەدام ئەو کات باشتر لەوە حاڵی بین کە حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەلام لە تعریزەکەیدا چەندە پاکنیاز و بێسوود بووە. جا لەبەر ئەوەی لە ڕۆژگاری ئەمڕۆماندا سنووری نێوان ڕاستی و درۆکاڵ بۆتەوە و هاتوچۆی نێوانیان ئاسان بووە، بۆیە پێویستە تەنانەت کاتێک ڕێ بە تعریزیش نەک درۆ دەدرێت زۆر بەباشی بیر بکەینەوە، چونکە ئەم سەردەمەوای لێهاتووە ڕاستی و درۆ لە هەمان دوکاندا بفرۆشتێن و دەڵێی ئاوێتەی یەکتر بوون. پێم خۆشە لە نێو کەوانەیەکدا ئەمەشتان عرض بکەم. مادام بارودۆخەکە بەم جۆرەیە ئەوە پێویست دەکات تەنانەت لەو 3 جێیەشدا کە سەروەرمان ڕێگەی داوە بە درۆکردن زۆر بە ئاگاییەوە هەنگاو بنین، چونکە لە چاخی بەختەوەریدا خەندەقێکی قوڵ لە نێوان ڕاستی و درۆدا هەبووە. هاوڵە بەڕێزەکان نمایندەیی ڕازگۆیی و موسەیلەمە و پیاوەکانیشی نمایندەی درۆیان دەکرد، واتە مەودای نێوان ڕاستی و درۆ ئەوەندە فراوان بوو. بەڵام ئێستا بارودۆخەکە تا بڵێ جیاوازە. بەڵێ
پێویستە خزمەت گوزارانی حەق و حەقیقەت چ لە ژیانی کۆمەڵایەتیاندا چ لە ژیانی کەسی خۆیاندا بە هیچ شێوەیەک جێ بۆ درۆ نەکەنەوە. ئەمەش یەکەم مەرجی بوون بە مرۆڤی دڵنیایی و متمانە بەخشە. دەبێت تا دەتوانین درۆ لە ئێمەوە دوور و ئێمەش لە درۆوە بە دوور بین. جا ئەگەر ئێمە ئەوەندە گرنگی بەم مەسەلەیە بدەین و هەستیار بین بەرامبەری، دەبێت پێغەمبەران کە سەرمەشقی ڕاستەقینەی ئێمەن و وانەی ڕاستی و دروستی لەوانەوە فێربووین چەندە گرنگیان بەم بابەتە دابێت و هەستیاریان نواند بێت. نەخوازەڵا ئەو پێغەمبەرە حەزرەتی ئیبراهیم باپیرەی ڕاستترینی سەرڕاستان حەزرەتی محەممەد عەلەیهی سەڵاتی وەسەلام بوو بێت. لەوانەیە ئەو کردبێتی. دووەمیان ئەو ڕووداوەش لە قورئانی پیرۆزدا بەم شێوەیە باز دەکرێت. ولقد آتينا إبراهيم رشده من قبل وكنا به عالمين إذ قال لأبيه وقومه ما هذه التماثيل التي أنتم لها عاكفون قالوا وجدنا آباءنا لها عابدين قال لقد كنتم أنتم وآباؤكم في ضلال مبين قالوا أجئتنا بالحق أم أنت من اللاعبين قال بل ربكم رب السماوات والأرض الذي فطرهن وأنا على ذلكم من الشاهدين وتالله لأكيدن أصنامكم بعد أن تولوا مدبرين فجعلهم جذاذا إلا كبيرا لهم لعلهم إليه يرجعون قالوا من فعل هذا بآلهتنا إنه لمن الظالمين قالوا سمعنا فتى يذكرهم يقال له إبراهيم قالوا فأتوا به على أعين الناس لعلهم يشهدون قالوا أأنت فعلت هذا بآلهتنا يا إبراهيم قال بل فعله كبيرهم هذا فاسألوهم إن كانوا ينطقون سوێن بێت بەڕاستی ئێمە پێشتر ڕوشتمان پیشانی ئیبراهیمدا بوو. ئێمە چاگەومان دەناسی کاتێک بە باوک و گەلەکەی وت ئەم پەیکەرانە چیە هەروە بە دەور و خولیاندا دێن و دەیان پەرستن؟ ئەوانیش دە وەڵامدا تەنها بەڵگەیانەوە بوو کە وتیان باو باپیرانمان بینیوە ئەمەیان پەرستووە. ئیبراهیم وتی بەڕاستی خۆشتان و باو باپیرانیشتان لە گومڕایەکی ئاشکرادا بوون. خەڵکەکە وتیان بەڕاست تۆ حەقیقەتت بۆ هێناوینیان گاڵتە دەکەیت. ئەویش وتی نەخێر، پەروەردگاری ئێوە پەروەردگاری زەمین و ئاسمانەکانە، هەر ئەو بەدی هێناوە، منیش لەوانم کە شایەتی لەسەر ئەمە دەدەم. اینجا ئیبراهیم لە بەرخۆیەوە سوێندی خوارد و وتی سوێن بەخوا، نەخشەیەک دەچێشم و کارێک دەنێمەوە بۆ بتەکانیان. دوای ئەوەی ئێوە بەجێتان هێشتن و پشتتان هەڵکرد، اینجا هەمویانی ورد و خاش کرد جگە لە گەورەکەیان، سابەڵک و سەری لێ بدەنەوە. بتپەرستان کە هاتنەوە و بینیان بتەکانیان ورد و خاش کراون وتیان ئەوە چێ ئەمەی بەسەر خواوەندەکانماندا هێناوە؟ بەڕاستی ئەوەی ئەمەی کردووە لەستەمکارانە. هەندێکیان وتیان بیستمانە لایەک بە خراپە باسییان دەکات، بە ئیبراهیم بانگی دەکەن. وتیان کەوا بوو بۆ ئەوەی ئەمانە بتوانن شایەتی بدەن، بیهێنن بە بەرچاوی خەڵکەوە لێپرسینەوەی لەگەڵدا بکەین و لێی بکۆڵینەوە. کاتێک ئیبراهیم هات پێیان گوت ئەی ئیبراهیم، ئایا تۆ ئەمەت بە خواوەندەکانمان کردووە؟ ئیبراهیمیش وتی لەوانەیە ئەو کردبێتی، ئەو گەورەکەیانە، خۆ ئەگەر دەتوانن قسە بکەن ئەوا لێیان بپرسن.
لە حەزرەتی ئیبراهیم دەپرسن ئەی ئیبراهیم ئەوە تۆوات بەسەر خواوەندەکانمان هێناوە؟ ئەویش وەڵام دەداتەوە ڕەنگە ئەو کرد بێتی. ئەمە دەڵێت و دەوەستێت هەر بەڕاستیش لەو بڕگەیە داوەستان هەیە. ئەمە ئەوە دەگەێنێ کە ئەو شوێنە شوێنی وەستانە. مەبەستی حەزرەتی ئیبراهیم لە جێناوی ئەی کردداری فعلە کە بۆ کەسی سێمی تاک دەگەڕێتەوە. ئەو کەسەیە کە ئەوان بە ئیبراهیم بانگیان دەکرد واتە مەبەستی خۆیەتی. بەڵام بە بەکارهێنانی وشەسازیەکی کارامە سەرنجیان بەرەو بتە گەورەکە ڕادەشێشێ. لە ڕاستیدا لێرەدا دوو ڕستەی جیاواز تێکەڵکێشی یەکتری کراون، بەڵام لە کاتی دەربڕیندا هەر دوو ڕستەکە وەک یەک ڕستەیان لێ هاتووە. هۆکاری پەینەبرنی گوێگرانیش بە مەبەستی ڕاستەقینەی حەزرەتی ئیبراهیم هەر ئەمە بووە. ڕستەی یەکەم بریتیە لە بل فعله بەڵکو کردوێتی. ڕستەی دووەمیش كبيرهم هذا ئەوە گەورەکەیان. جا کاتێک ئەم دوو ڕستەیە لێک دەدرێت گوێگر وا تێدەگا کە مەبەستی قسەکە ئەوە بوو بێ بڵێت ئەوە گەورەکەیان ئەو کردوێتی. ئیتر بەم جۆرە ئەمەش دەبێت بە تاریس. لەلایەکی ترەوە ئەم هەڵوێستە گاڵتە و سوکایەتێکیشی تێدایە. ئەوە تا کاتێک حەزرەتی ئیبراهیم دەڵێ ئەوە گەورەکەیان لە ڕاستیدا گاڵتەی دێبە و تێگەیشتنە ساویلکەیەیە. بەڵام ئەوان بە جۆرێک جڵەوی ژیری خۆیان ڕادستی بتپەرستی کردبوو لەوەدا نەمابوون تەنانەت لەمەش تێبکەن. ئەوە نییە بە بتەکانیان گوتبوو گەورە. ئیترەوەکەی گرنگە مەبەستی چیە و چی نییە بەگرە هەر بە خەیاڵیشیاندا نەدەهات. دەگداوە شەید بتپەرستی بە قوڕدا بچیت گومڕایی وەی لە حاڵی ئەو ژیریانەی کوێریان داهاتووە و ئەو دەروونانەش کە ڕوویان لە خوددانیە. خوشکمە هەرچی ڕووداوی سێمیشە گەردێک درۆچیە لە ڕوخساری گەشی نەنیشتووە بگرە هەر پێشی ناوترێت تعریس. خۆی چۆن بووە ئاوەها ڕاست هەم ڕاستێک وە خۆری نێوجەرگەی ئاسمان. ئەگەر نەمرود یان دەست و پەیوەندەکەی پرسیار بکەن ئەوە سارە خاتون پێیان دەڵێ خوشکی ئەوم. خۆ ئەگەر لە حەزرەتی ئیبراهیم بپرسن ئەوە دەربارەی سارە خاتون دەڵێ خوشکمە. چونکە ئەگەر حەزرەتی ئیبراهیم بیوتایە ئەوە خێزانمە ئەگەری ئەوە لە ئارادا بوو زیانێک بە دایکە سارامان بگێنن. لەوانە بوو لە ڕێی خێزانەکەیەوە فشاریان بخستایەتە سەر حەزرەتی ئیبراهیم. ڕەنگیش بوو ناچاری بکەن ئەو ناوە بەجێ بهێڵێ. کەچی ئەوەی حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەلام لەم بارەیەشەوە وتی دیسانەوە یەکاو یەک ڕاستی بوو. ئەوە تا خوای گەورە هەموو باوەڕدارانی بە خوشک و برای یەکتری هەژمار کردووە. یەکەمین خاڵی بە یەک گەیشتنی باوەڕداران دەستاوێزی ئیمانە. ئەوانەی بەم دەستاوێزە بە یەکەوە نەبەستراونەتەوە با لە هەمان دایک و باوکیش بن بە خوشک و برا دانانرێن. ئەمە سەرباری ئەوەی تەنانەت جودایی و لێکدابڕانی کاتی و شوێن کەوتوانیشی نابنە بەربەز لە بەردەم برایەتی ئیماندا. باوەڕداران تێگرا بەجارێ هەموو خوشک و برای یەکترن و لەم بابەتەشدا جیاکاریدا نێوان ئافرەت و پیاودا نییە. هەرچی نزیکەکانی تریشە لە دوای ئەم برایەتیەوە دێ. ئەوە تا دەبینین کاتێک مرۆڤ لە خێزانەکەی جیا دەبێتەوە پەیوەندی ژن و مێردایەتی دەپسرێت و نامێنێت کەچی برایەتی ئیمان هەر بەردەوام دەبێت. جاییتر حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەلام سەرنجی بۆ لای ئەم پەیوەندیە بنەڕەتیە ڕاکێشا و بە دایکە سارای وتووە خوشکم. ئەم قسەیە یەک پارچە ڕاستیە تەنانەت تعریزیش نییە، بەڵام ئەوانەی پەردە بە سەرچاویاندا دادراوەتەوە و گوێشیان لە ئاز ئەم مەسەلە ناسک و سەرنجە وردانەدا ئاخنراوە هیچ کات لەمە تێناگەن. ئەو پەیامەی ئەم بابەتە دەیەوێت بە ئێمەی بگێنێ بریتیە لە یەک حەزرەتی ئیبراهیم هەرگیز درۆی نەکردووە. دوو مەردانی خزمەتیش کە شوێنکەوتەی ڕێبازی پێغەمبەرانن پێویستە هەردەم دەروون و زبانیان بەڕووی درۆدا سەرمۆرکراو بێت. ئیمانداری ڕاستەقینە لە تاوخەم و خەفەتی حرامێک کە بەرچاوی کەوتووە یاخود درۆیەک کە لە زاری دەرچووە تەمەنێک دەتلێتەوە و فرمێسکی پەشیمانی دەڕێژێ. هەر لەم سۆنگەیەشەوە تەواوی پێشەوە و ڕابەران لە هەر ئاست و پێگەیەک دابن ئەوەیان لێ چاوەڕوان دەکرێت کە ژیانیان هاوشێوەی ڕوحەکانیان بەسەر بەرن.